یەکەمین فستیڤاڵی ساڵانەی هونەری کوردی لە ئەمریکا کە ئینستیتووی کەڵتوری کوردی لە ناشڤیل لە مانجینۆ لە زانکۆی تەنیسیستەی سازیدا بوو، کۆمەڵێک کەسانی گەنج و هونەرمەندان و ڕۆشنبیرانی بە یەک گەیاندبوو. یەک لەوانە کە لە فستیڤالەکە ئامادە بوو خانم شیرین بوو کە خەڵکی زاخۆیە و ئێستا لە ئەمریکا کۆرسێکی خوێندنی وەرگرتووە لە بواری ڕێبەرایەتی ژن لە کۆمەلگادا. ئێمەش ئەومە بە دەرفەت زانی چەند پرسیارێکی لێ بکەین سەبارەت بە هاتنی بۆ ئەمریکا و بەشداریکردنی لە فستیڤالەکە. زۆر سپاس بۆ دیدارەوە. دەبعا هاتنا من بۆ نەتانیە گرتو بۆ ئەمریکا بۆ خواندنی ئەسفاتیمە ئەمریکا. دماوەکی لە ئەمریکا بم و هەروەسا بەشداریە من کۆنفرانسدا تەبێ ئەس دعوت بم وەکو هەر کوردێکێ لە باژارە ناشڤیل تەنەسی بۆ بەشداریکردنەوەی کۆنفرانسا هونەری هەروەسا ئەس دەستخوشیل ئەوان ڕێکخەرێن ئەوێ کۆنفرانسێت بم کە بڕاستی وەختێکی زۆری گرنگ رابینە سازکردنەوە ئەوی کۆنفرانسی و ئەف کۆنفرانسە وەکی ئەمە بینیم بڕاستی وەکی بێژن هونەری هەمە جوورە تێدا، هونەری شێوەکاریە، هونەری موزیکیە، هونەر و فەرهەنگ و کلتوری کوردستانە، هەر چهار پارچە کوردستانێ و ئەف تشتە بڕاستی ئەف پێنگاوەکە گرنگە چونکە پێویستە ئەڤروکە لە هەمی جیهانی خەڵک بزانن و کلتوری کووردا، هونەر و فەرهەنگی کوردی چیە و هەروەسا کوردکێنە و ئەف پێنگاوەتانێ ئان سازکردنەوە وان کۆنفرانسا دێوەکێت کو خەڵکی دنیاە بزانن کو کورد چینە، کورد چینە و کلتور و فەرهەنگ و هونەری کوردی چیە و بڕاستی دەستخوشیل وان کەم دەستخوشیل هەمی ئەوان هونەرمەندات کەم جی ڕۆژایەکێ بکو وەکی بێژن ڕۆژە دەستپێکیە کۆنفرانسەوی بڕەنگێکی زۆر جوان پڕێڤەچ و ئەڤروکێژی هەروەسا ئینشاءڵڵا پرۆگرامێکی جوانی هەین بۆ ئەڤروکا و بۆ سوپایێ هێویدارم ئەف کۆنفرانسە سەرکەفتی بێت و دەستخۆش بۆ ئەوان ڕێکخەرێت وێ کۆنفرانسە جارەکادی و زۆر سپاس بۆژی هێویا سەرکەفتنێت کەم ئینشاءڵڵا ئەف پێنگاوێت هە بەردەوام بن لە هەمی وڵاتێک و کورد لێتشین چونکە وەکو من دووبارەکە مەڤە زۆر گرنگێک و هەمی وڵاتە خەڵک خوابدنە نیاسیم بۆ ئەوی وڵاتی کورددا بدنە نیاسیم فەرهەنگی کوردی کلتۆری کوردی و ڕەوشتی کوردی بدنە نیاسین و ئەوە سەربەرزیە بۆ ملەتی کورد. زۆر سپاس بۆەوە. ئەلبەتە ئەم فستیڤاڵە خۆ دەزانی لەلایەن گەنجێک زیاتر هونەرمەندان و گەنجەکانەوە ڕێکخراوە پێیان وایە ئامادەگایەکی باشە بۆ ناساندنی گەلی کورد بە خەڵکی ئەمریکا بە ئەمریکا. پێ دوایە تۆ چۆن نەبینی؟ پێ دوایە مەشتێکی باشە بۆ ناساندنی کورد بە خەڵکی ئەمریکا بە فستیڤاڵی وایە؟ بالتأكيد من قوتها براستي أبا بينغوفا زور بيروزا دست خوشي الوانجان جات كم كو براستي همي بيك و أبروكال هر چهار پارچه کردستان بيك و وكو تيمك و گروپا كارت كم براستي أبا تشتكت جوانا يك گرتنا كردال وير ديارت بتن كو گنجت همي پارچه بيك و كارت كن أبا براستي بيروزية كا زورا و هر واساجي طبيعي وەک من گوتی ئەف کلتورە ئەف هونەرە بێتە دیارکردن بۆ خەڵکێکی بڕاستێوە جهێ دەستخۆشیە پێنگاوەکە زۆریا پیرۆزە و دەستخۆشیە لوانکم و ماندی نەبن و ئیشەڵڵا هەر بەردەوام بن سەر کاری خۆ. بینە سەرەوەی باسی کە تۆ هەتووی بۆ خوێندن بۆ ئەمریکا دەکرێت پێمان بڵێ بۆ چ جۆرە خوێندن نەکاتی بۆ ئەمریکا؟ بەڵێ ئەڵۆمنا یونیڤرسیتی زانکۆکە ئەڵۆمنا یونیڤرسیتیە لە ئەمریکیە لوێرە ئەس بەشدار بووم ئەس یەکەم دەرکەفتم و ئەوێن یەکار دەرکەون دلوێرە کۆرسێکی وەرگرم و بۆ وەرگرتنا کۆرسی ئەزە هاتمە. کۆرسەکە سالی دەرشەبس کۆرس ینی مەهارات القیادیە توانەکانی سەرکردایەتیە. بەتەئەکید سەرکردایەتیە ژنە ینی المەرئە القیادیە ینی ژنێن سەرکردە. ژن دێ چاوە بەشداریەت قیادە داکردن دێ چاو بەشداریەت ناو بڕیارێت سیاسی داکرد دێ چاو پلێبەرز بدەست خۆڤائینەتەن و دێ چاو سەرکەفتی بتن. باشە بەشداری ژنان لەم فستیڤاڵە چۆنە تا بەشداریە ژنام تا ڕادەیەکێ دیتنا من زۆر باش نەبوو. دیتنا من بەشداریە کووردا حتا زۆر یا باش نەبوو. پێویستە دەستخۆش بۆنە بەس پێویستە پتر خەلکێمە چ ژن چ پیا و یعنی بەشداریە دوێ کۆنفرانسەدا کردبانە پێویستە پتر حوزورە خۆ ئامادەبوون و بەرهەویە خۆ دیار کردبانە ئەکید ئەگەر بەرهەویەوان زۆرتر بەدا ڕەنگ و سەرسیمایەکێ جوانتر دادەتەوێ کۆنفرانسێ بەس ئینشاڵڵا ڕۆژە داهاتی هیویدارم کو بێن و بەشداریەتدا بکەن بدیتنا من ڕێژا ژنا زۆر کێم بوو دوێ کۆنفرانسێدا وەکو پێویست نەبوو. خانم زۆر سپاس دەکەین. سپاس بۆ هەوەژی و زۆر مەمنون و سەرکەفتی بن ئینشاڵڵا.